ئایزانی زووم سڵاوتان لێبێ و شەوتان باش کاژمێر نۆیە و من لە بری هاوکارم ڕەنج ئەفەندی ئەم شەو بەرنامەی زوومی ئێمە پێشکەش دەکەم. ئەم شەو تەوەرەکان لەسەر گرێبەستنەوتیەکانن و ئەو لێک تێگەیشتنەی کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و هەولێرداکراوە. ئەمڕۆ یاخود چەند ماوەیەکی دوور و درێژە هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان چاوەڕێی ڕێکەوتنی هەرێم و یاخود هەولێر و بەغداد بوون بۆەوەی کە موچە وەربگرن. ئەمڕۆ 85مین ڕۆژەکە نەتوانراوە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدرێت. ئەمڕۆ لە دوایین ساتەکاندا بە بیانوێی کاتی دەوام تەواو بووە نەتوانرا پارەی موچە لە بەغدادەوە بخرێتە سەر هەژماری بانکی کوردستانی بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. ئەوەی کە کێشمە کێشەکەی دروست کردووە ڕێکەوتنەکانی نێوان هەولێر و بەغداد و نیشاندەکان و بردنەوەی راپۆرت و کۆبوونەوەکان و هەتا هەوڵە سیاسیەکانیش بۆ بوو کە تەنها ئەم ململانێ سیاسیە لە نێوان هەولێر و بەغداد کۆتایی بێ دوایینیان ئەم ڕەشنووسەی کۆتایی بوو کە ئەنجومەنی وەزیران لە کۆبوونەوەیەکی ناسایی قوبوڵی کردووە هەرێمیش بەو ڕەشنووسە قوبوڵ بوو کە ڕۆژانە 220,000 بەرمیلی ڕۆژانە بدرێتە بەغداد و 120 ملیاری مانگانە لە پارەی داهاتی نانەوتی یاخود ناوخۆی هەرێمی کوردستان بدێتە بەغداد لە بەرامبەردا موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرێت. ئەمە هێشتا باسی بوجە ناکەین کە 12.67 موچە یاخود بوجە لای بەغدادە و هێشتا نانێرێ. ئەمە تەنها لە بەرامبەر وەک هەرێم دەڵێ شایستەدارایەکانە بۆ هەرێمی کوردستان بەڵام تەنها ناردنی موچێ. ئەوەی کە دۆخەکەی تێکدا درۆنەکان بوو کە چوونە سەر کێڵگەنەوتەکان و ئەو درۆنە خۆکوژیانە کە لەو ماوەیەدا لە هەفتەی ڕابردووە نزیکەی 18 درۆن زۆربەی کێڵگەکانی هەرێمی کوردستانی بردومان کرد و بەو هۆیەوە ئێستا هەرێمی کوردستان دەڵێ ناتوانین ڕۆژانە 220,000 بەرمیلی بدەینە سۆمۆ یاخود عراق بۆەوەی کە هەناردینەوە دەست پێ بکات. ئەمە کێشەیەکی گەورەی لە بەردەم ئەم لێک تێگەیشتنە دروست کردو. ئەوەی کە گرنگ بوو دوێنێ راپۆرتێک کە لیژنەیەک هاتبوونە ناو کێڵگەنەوتیەکانی هەرێمی کوردستان بۆی راپۆرت ببەنەوە راپۆرتێکیان بردوێتەوە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئەمڕۆ بڕیار درراوە کە موچەی مانگی 5 خەرج بکرێت و لەگەڵ ئەوە لەو کۆی ناو لێک تێگەیشتەکەی هەولێر و بەغداد ماوەی 90 ڕۆژدانراوەکو چاودێریکردن بۆی ئایا ئەگەر لایەکیان پابەندی ڕێکەوتنەکە نەبن و تەوتینیش مەرجێکی سەرەکیە جگە لە ڕادەستکردنی 120 ملیاری مانگانە و 220,000 بەرمیل نەوتی ڕۆژانە و مەرجی سێمیش کە لەلایەن بەغدادەوە هەیە تەوتینکردنی موچەیە نازانین هەژماری من ئەو جێگەیە ئەگرێتەوە یاخود نا ئەویان جێهێڵین بۆ کاتی دوای لێک تێگەیشتنەکانیان یاخود مەرجەکانی تری بەغداد دەبێت چی بێ لە بەرامبەر هەرێمی کوردستان. ئەم شەو دوو میوانم هەیە یەکیان بەڕێز یادگار سەدیق گەڵاڵی لە لیسەر لە بەریتانیا و بەڕێز کەریم عەلی سەرۆکی پێشووتری لیژنەی وزە و سامانە سروشتەکان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی. ئەم دوو میوانە شارەزایە کاکیادگار لە گرێبەستنەوتیەکان و ئەویش شارەزای ئەو دەرهێنان و سەرۆکی لیژنەیە شارەزای زیاتری بەرهەمێنانی نەوتە لە هەرێمی کوردستان. ئێستا بەڕێز لای کاکەریم عەلی کاکەریم بەخێراتی سوپاس دەکەم ئەم شەومان دوومان کردی زۆر سوپاس هاتیت بۆ زووم. ئەوەی گرنگە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لەم ڕێکەوتنە ئەگەر تەواوی بچێتە بواری جێبەجێکردنەوە قازانجیان کرد یاخود هاوڵاتیان قازانجیان کرد مەبەسم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان قازانجیان کرد لەم ڕێکەوتنە یاخود هاوڵاتیان ئەگەر بچێتە بواری جێبەجێکرد. کاکەریم عەلی گوێت لە منە؟ هاوڕێیان کاکەریم گوێی لە منە؟ بەڕێز کاکەریم عەلی پرسیارەکەم دووبارە کەم و دیارە پێشتر گوێت لە من نەبوو. دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لەم لێک تێگەیشتنە قازانجیان کرد یاخود هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەمەرجێک ئێستا کێشە هاتوتە پێش ئەگەر کێشەکان چارەسەر بکەن و
و ڕێکەوتنەکە یاخود لێک تێگەیشتنەکە بچێتە بواری جێبەجێکردنەوە. دەستخۆش بۆ بەڕێستان بۆ بە داچوونتان بۆم بابەناوەوە سڵاومان بۆ تەواوی بینەران و بۆ میوانی بەڕێز شێ سەبارەت بەم لێک تێگەیشتنەی کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیە باسەکرێەوە ئەو ڕەشنووسەی کە لە ئەنجومەنی وەزیران هەفتەی ڕابردوو پەسەند کرا شاڕێ ڕاستەکە ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقیە ڕێک بکەوێت لەسەر بنەمای مادەکانی دەستور و یاساکار پێکراوەکان و بەرژەوەندی هاوڵاتیان سەنتەر بێ لە بابەتەکان نەک داخواسی و خواستی کۆمپانیاکان. بەڵام ئەوەی ئەیبینین ئەم بابەتە لەلایەن حکوومەتی عێراقیەوە بە شێوازێکی مؤسەسی لەو ڕێکەوتنە و لەو لێک تێگەیشتنا کاری لەسەرەکرێەوە بوو لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە پەسەند کراوە کاری لەسەر کرا بەو شێوازەی کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران خۆی لێک تێگەیشتنەکەی لە بەردە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە. بەڵام لە هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران ئەنجومەنێکی ماوە بەسەرچووە و پەرلەمان بوونی نییە و لە نێوان چەند شخصێکە ئابینین ئەم بابەتانە ڕێکخراوە یعنی بە شێوازێکی زۆر بە پەلەپەلیان بە پەلە پرۆزگێ یاخود بە شێوازێک کە ڕوون نەبێ ئەمانە ئامانجیان چییە و ئامانجیان زیاتر ئەوەی کە لێکدانەوەی ئێمە هاوڵاتیانیشە بەرژەوەندی کۆمپانیەکانیان وای لیان کرد کە مل بدەن بۆ بەشێک لە داواکان و دواتر بینیمان خۆدزیینەوەیەک هەبوو لە بابەتەکە کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان باسی لەوە کرد بەهۆی هێرشە درۆنیەکان و پەکی نەوت کەوتووە ئەگەر پەکی نەوت کەوتووە بە بۆڕی ئایا لە ڕێی تەنکەرەوە بۆ ئەم نەوتە ئەڕوا بەڕاستی بۆیە ئەم بابەتانەوەی منەی خوێنمۆلەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان مەبەستیان خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نییە لەم بابەتانە تەنها مەبەستیان کاتکوشتن و بەڕێکردنی کاتە گینا وەکو ئاماژەم پێدا شاڕێ ڕاستەکە ڕێڕاستە حەقیقەکە ئەوەیە کە دەستوری عێراقیش کە چەترێکە بۆ هەموو عێراقیەکان ئاماژەی پێداوەوە ئەوەیە کە ڕێکەوتن لەسەر نەوت و غاز و تەواوی سەرۆت و سامان بکرێت لە پێناو خۆشگوزەرانی هاوڵاتیان و بابەتێکی تریش ئەوە بۆ حکوومەتی عێراقی زۆر بەڕوونی باسی لەوە کرد کە نەوتی خاو خۆیان بیپاڵێەوەن و حکوومەتی عێراقی سەرپەرشتی بکاو بەروبوومەکەی سەرڕای ئەوەی بودجە بۆ موچە و بۆ پرۆژەکان و بۆ ئەو بابەتانەی تر بنێردرێ نەوتی خاویش بە هەمان شێوەی حکوومەتی عێراقی بپاڵێوریەوە بە هەمان نرخی پارێزگاکانی دیکەی عێراقی نرخی جۆرەکانی سوتەمەنی بدرێ بە هاوڵاتیان. بەڵام بینیمان حکوومەتی هەرێم لەم بابەتەیش خۆدزیینەوەیەکی هەیە کە بەڵێ خۆدزیینەوەیەکی کردووە کاویژەوەیە کە ڕۆژانە 50,000 بەرمیل نەوت لەو نەوتە بدرێ بە هەرێمی کوردستان و دواتر حکوومەتی عێراقیش ناچار بۆ ئەو بابەتە پەسەندکە یعنی ئەبایە حکوومەتی عێراقی مەرجی ئەوەی دابنایە لەو کۆنووسە و لەو ڕۆژنووسیشا بەڕاستی ئەبایە ئەو نەوتەی کە ئەپاڵێورێ مەرجە بەروبوومەکەی بدرێ بە وڵاتیانی هەرێمی کوردستان نەک بە شێوازی بازرگانی بفرۆشێکە ئێستا ئەفرۆشری بۆیە بەم پێداچوونەوەمان کەریمعەلی بەو 50,000 پێدا دەسەڵاتدارانی هەرێم نایەنەوێت نەوت بکەنە خۆشگوزارانی بە وڵاتیان بەو 50,000 بەرمیل نەوت ڕۆژانە کە تێچووی دەرێنانیشی لەلایەن عێراقەوە دەکرێت هێشتا چاوەڕێ ناکرێت نرخی بەنزین و نەوتی سپی بۆ ماڵانیش هەرزان ببێ یاخود ئەمە هەرێم بۆ خۆی لەمانە ئەدزێتەوە وەکووتت هەرێم بۆ خۆی لەمە بدزێتەوە لە کاتێکدا ئەمە خزمەتە بە هاوڵاتیانی خۆی و لە ژێر کۆنتترۆلی خۆشیابێت. ئەوەی لە هەرێمی کوردستانە ئەم دەسەڵاتەی لایە بەڕاستی ئەوەی مەبەستیان نەبێ خزمەتکردنی هاوڵاتیانە ئەوەی مەبەستیان ئەوەی گرنگ نەبێ لایەن خزمەتکردنی هاوڵاتیان ئێمە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردووە دوێنە شەویشتە نادەت 80 ڕۆژ 85 ڕۆژ هاوڵاتیان ئێمە موچەیان نییە بینیمان لە دوێنەشەوە فواد حوسێن ئەڵێ بە چەند پەیوەندیەکی تەلەفۆنی ئێمە وامان کردووە کە هەم حکوومەتی هەرێم 120 میلیارد بخاتە سەر حسابی عێراقی و هەم حکوومەتی عێراقیش پارە ئەنێرێ بۆ موچەی وڵاتیان هەرێمی کوردستان ئەگەرم ڕێکەوتنانەوە نە ئاسان بوو بە تەلەفۆن و بە پەیوەندی تەلەفۆنی ئەی بۆ 80 ڕۆژ وڵاتیان ئێمە سزا ئەدرێن بۆیە ئەمانە پێمانەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان ڕازگۆ نین لەوەی خزمەتی هەرێمی کوردستان و وڵاتیان هەرێمی کوردستان بکەن لە بابەتی نەوتە بەڵێ دیارە پەیوەندیەکەم لەگەڵ کاک کەریمعەلی نەماوە ئەگەر بەڕێز کاک یادگار سدیق و شارەزایی ماسەر لە گرێبەستە نەوتیەکان و لە لیستەری بەریتانیاوەگەر لەگەڵم بێ
کاک یادگار سڵاوت لێ بێم کاتت باش هیوادارم زۆر باشبی بەخێر بیتەوە بۆ زووم سپاس دەکەین و ئەوەی گرنگە ئەمەی کە کرا لە نێوان هەولێر و بەغداد ڕێککەوتنێکی کۆنکرێتیە یاخود لێک تێگەیشتن وەک بەڕێستان شارەزای گرێ بەستەنەوتیەکانن. سڵاو لێ بکاتان سڵاو لە بینش ئەمە ڕێککەوتنێکە تا ئەو کاتی کە لایەنەکان پێوەستە پێوەی و ئەم قۆناغی پێ ئەگوساریانن لە ڕێگەیانەکەی وەزارەتی دارایی شەباسیێواکە کە تا ئەو کاتێک حکوومەتی کوردستان پابەند دەبێت بە تەسلیمکردنی نەوت و داهاتەکانی نانەوتیەوە نیوەی داهاتی نانەوتیەوە ئێمە بەردەوامە بین لە تەمیلکردنی موچە کەواتە هەر کاتێک ئەم هاوکاریە ئەم هەماهەنگیە یاخود ئەم با بڵێن تەمویلکردنە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە ناردنی نەوت و یاخود داهاتی نانەوتی بوەستێ بەتێکی دەویشە وەستێ بەداخەوەڵێم ئەمە گرنگە کە هاوڵاتی موچە وەرگێ بەڵام ئەمە پینەوەپەڕۆیە ئەمایی کە کراوە هێشتا پین و پەڕۆیە بۆ ماوەی کە مەرجەکانی عراقیش ئەگەر هەرێم دیاری بکە ئەو کاتێشی دیاری کراوە کە دەڵێ لە ماوەی 90 ڕۆژ تەوتینیش ئەبێ خاڵێکی گرنگەوە لە ناو لێک تێگەیشتنەکە یاخود ڕێکەوتنەکە ئەمە هێشتا دادی یاخود دەرونی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئارام ناکاتەوە کە ئیتر خەلق نەبن لە هاتن و نەهاتنی موچە ئەم مانگە واژۆکرای شەڵا مانگی داهاتوو خێراتر دێت ئەمانە هێشتا هەرماون. من نامەوێت هیوای زیاد لە حەدی خۆی بم بە هاوڵاتیان حەزەکەم بە هاوڵاتیان بڵێ هەموو کاتێک لە 25 مانگ بەدەوە چاوەڕێی موچیان بن بەڵامە بێ واقعی بین هیوا زیاددانیش بە ئەندازەی بێهیواکردن کێشەیە. ئەگەر سەیەکی بکەی ئێستا هەرێمی کوردستان ئەڵێ ئێمە 80,000 بەرمیل نەوت ئەتوانین بەرهەم بهێنین دووە تەسلیمی کەینەوەتە 30,000 تەسلیمەکەن 50,000 بۆ ناوخۆ هەموو بەرەمێنانیان دیاری کردووە بە 80,000 لە کاتێکە ئێمە زانین ئەو بڕێکری کە زیاد لە 200,000 بەرمیل نەوتە کۆمپانیەکانی و بەدێنی نەوتی ناو کۆمەڵەیەک بە ناوی کۆمەڵی پیشەسازی نەوتێری کوردستان کە بە ئەپیکور ناسراوە ئەو 200,000 ئەوان لی بەرپرسن ئەو 200,000 ئەوان تا ئیستا ئامادەنین تەسلیمی حکوومەتی عێراقی بکەن و ئەوە نییە بڵێن بەرهەمیان نییە بەرهەمیان تۆزەکەمی کردووە بەهۆی یەرشەکانەوە بەڵام بەرەمێنان هەر بەردەوامە لە کێڵگەنەوتیەکانە بەڵام ئامادەرین بۆچی ئامادەرین چونکە تا ئیستا ڕێککەوتنیان لەگەڵا نەکراوە کەواتە ئەبێ ڕێککەوتن بکرێت لەگەڵ کۆمپانیا نەوتەکان ڕازی بکرێت بەو مەرجانەی کە هەیەە ئەو ئەتوانین بڵێن کێشەکان لەم قۆناغا چارەسەر بووە و ئەتوانین بەو شێوەیە گەر بەردەوام بێ بە شێوەیەکی بەردەوام موچە بێت تاکو ئەوەی کە ئەگەن بە حەلێکی با بڵێن کۆنکرێتی ئەم حەلانە تا ئیسە کۆنکرێتی نین چونکە مەجموعەیە لیژنە و ویراوە بە لیژنە و لیژنەکاری بەداخەوە لە مەر کاتێکیشکایی دێ بە لیژنە و لیژنەکاری ئامانجی با بڵێن نەتیجەی خێرایی نەبووە و لە قۆناغی لە قۆناغەکانە کێشەی بۆ دروستکراوە هیواخواتم لە ئیستا بە جەنابە بڵێم و بە هاوڵاتیش بڵێم لە مانگی لەم مانگەوە یاخود لە سبەینی چاوەڕێی دوو موچەی تریش بن بە بەردەوامی پێ بەڵام ئەوە هەر هیوایە کە ئێڵین بەکەی ئەو ڕێککەوتانی کرداوادیە ئەگەر وەکو خۆی جێبەجێ بکرێ ئەمە زۆر ئاسان باش ئەم لێک تێگەیشتنەی کە هەیە کاگیادگار ئەگەر لە کاتێکدا پرسی پێکی دیکە پێشاتێکی نوێتر بێت وەکو ئەم درۆنانەی کە هێرشیان کردوتە سەر کێڵگەنەوتیەکان وەکو دۆخێکی تری وەک کۆڕۆنا نەوت لە بازاری گیانە ببێتە سفر ئەم ڕێککەوتنە لە نێوان بەغداد کە هەرێم بەغداد کردوانە هەڵەشێتەوە چارنووسی موچە دیار نییە یاخود حسابێکیش بۆمانە کراوە لە ئایندە ئەگەر پرسێکی وا هاتە پێشەوە لەوانەیە بۆ ماوەی چەند هەفتەیەک کە وەک ئێستا کۆمپانیەکانی نەوت دەڵێن بۆ ماوەی چەند هەفتەیەک ناتوانین بەرەمێنانی نەوت بگەینەوە ئاسی کە بەغداد داوایەکە تەبیعی خۆی خاڵێکی ئیجابی لەو لێک تێگەیشتنەی کە دوێنێ تۆزێ گۆڕانکاری بەسەرهاتووە بەو نەوتەی کە ئەتواندێ بەرهەم بیان لێوە لە ئێستا بەرهەمێنێتێ دوای شازیات بکرێ بۆ ئاسی کە لە یاسا نووسراوە ئەمە شتێکی باشە چونکە ئێستا لە ئێستا بۆ ئەندازەیە حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ ناتوانین کەواتە لە بارودۆخێکی وا بەدەر لە بافڵێن دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیا نەوتەکان ئەو وەختش با بڵێن تێگەیشتنیان ئەبێ بۆ ئەوە بەپێی ئەم ڕێککەوتنەی کە ئێستا هەیە واتە بەپێی ئەو بڕێیەکە لە بەردەستیانە هەیە ئەتوانن خۆیان بگونجێنن لەگەڵ یاوە مەفروزە کە
کێشەی بۆ دروست نەکرێ. ئەمەی ئێستا کە ڕووی داوە کێشەی بەرەمێنانی نەوتەوە بەرەمێنانی نەوت ڕاگیراوە لە ئەو 230,000 بەرمیلەی کە عێراق داوایکە گەیشتۆتە نێوان 50 بۆ 100,000 بەرمیلی ڕۆژانە. ئەمە گرفتە نوێکەیە لە ڕووی تەکنیکیەوە ئایا لە ڕووی بەرەمێنان و ڕاگررتنی نەوتەوە لەلایەن کۆمپانیاکانەوە، بەڵام بەغداد هێشتا دەڵێ هەتاوەکو ئەمە تەسلیمی سۆمۆ نەکرێ ئەمە مەرجیەکەمێتی هێشتا بێمتمانەیە هەیە. ئەمەش هێشتا بەغداد ئەم لێک تێگەیشتنەی کە واژۆی کردووە ڕەچاوی ئەم خاڵە ناکات بۆی کە موچە بنێرێت و ماوەی هەفتەی پێشوو ئەبواە لە دوای ڕێکەوتنەکەەوە ئەمەی بکردای بەڵام نەی کردووە. بۆ مانگی پێنجەوە ڕەچاو کراوە کە ئێستا داوای 31,000 بەرمیل نەوتیان لێکن لە 280,000 بەرمیلەوە ئێستا داوای 31,000 بەرمیل نەوتەکەن لەوە چێ سۆمە شەناردەی نەکا یەکسەری تەسلیمی وەزارەتی نەوتیکەن بۆ عێراقی پاڵێبرێ تاکو ئەوەی کە بڕەکەی زیاد دەکرێت. بەڵام خاڵێکمان بیر نەچێت کۆمپانیا نەوتیەکان هێشتا ڕێکەوتنیان لەگەڵان نەکراوە. ئەوەی کە ئێستا 81,000 بەرمیلە ئەو 81,000 بەرمیلە لەو کێڵگانن کە لە دەرەوەی کۆمپانیەکانی ئەپیکورن و بە دیاریکراوی لە دوو کێڵگەوە سێ کێڵگەمان هەیە لە دەرەوەی ئەپیکور کە خورمەڵەیە کاریتیاکە و کێڵگەی هەولێرە کە زیگۆیل کاریتیاکە و کێڵگەی جیلە کە ڕۆژنەفت کاریتیاکە. ئەوەی ڕۆژنەفت لە تقریبا مانگولیوە کە کەوتوەوە بەرەمێنان 4,000 بەرمیلی هەیە. ڕۆژنەفت بەرهەمەکەی لە بری قەرز ئەباواتە تەسلیمی ناکە خۆی ئەیپرۆژێت و داهاتەکەی بۆ خۆیەکەرێتەوە. ئەوەیە مێنێتەوە کۆرمۆرە لە خورمەڵەیە ببوورە خورمەڵەیە لەگەڵ هەولێرە هەولێر 9,000 بەرمیلی هەیە وا دیارە دیاریان کردووە کە فۆرمەڵە 71,000 بەرمیل یا 72,000 بەرمیلی هەیە بۆ کاتە 81,000. ئەوەکانی تر کە زیاد لە 200,000 بەرمیل لەوتە کۆمپانیەکانی ئەپیکورن. کۆمپانیەکانی ئەپیکور هەمویان با بڵێن هەموو کێڵگەکانیان نەکەوتن بەر هێرش، ئەتوانین بڵێن سێ کێڵگە کەوتە بەر هێرش و ئەو سێ کێڵگەیەکیان بەرهەمی نەبوو سەرسەنگ زیانی پێگەیشتووە تقریبا بەرهەمی بۆ نیوە دابەزیوە و تاوکی زیانی پێگەیوە بە هەردوو کێڵگەکەیەوە. بەڵام شێخان و ئەتروش لە هیچ زیانێکی پێ نەگەیشتوە هێرشی دەکراوە سەروە بە پێی زانێرەکان کە لە بەردەستی من هەیە ڕاستە حکوومەت دەڵێ 81,000 بەرمیل بەرهەممانەیە و توانامانەیە، بەڵام ئەو کێڵگانە تا ئێستا بەرەمێنانیان تایەوە تا ئێستا نەوتەکەشی ئەگوێزرێتەوە و ئەفرۆشرێ. بەڵام ئەوەیان کۆمپانیەکان ڕازی نین تەسلیمی حکوومەتی عێراقی لەبەر ئەوەی کە هەڵێن گرنتی شایستەکانمان چ ئەوانەی ئایندەوە چ ئەوانەی ڕابردوو نەکراوە تا گرنتی نووسراومان نەیدێتێ ئێمە ئامادە نین یا قەترە نەوت تەسلیمی سۆمۆ یا وەزارەتی نەوت بکەین یا خودە نادەبکەن. زۆر باش ئەوە کێشە ئەساسیە. باشە کاک یادگار ئەچمەلای کاک کەریمعەلی ئەویش میوانمانە پێشەوەی تۆ بێت ئەو لەگەڵمان داخل بوو چەند پرسیار لای پەیوەندیەکەمان نەما. کاکاریم بەخێر کاک کەریمعەلی بەخێر بیتەوە. هەرێمی کوردستان پێشتر بۆم ڕێکەوتنەی نەکرد لە کاتێکدا مانگانە 47 ملیار یاخود 50 ملیار دیناری داهاتی ناوخۆی دەنارد و پاشان ئێستا 120 ملیار ڕازی بووە. لە کاتێکدا پێشتر دەیگوت 300,000 بەرمیلی ڕۆژانە بەرهەم دێت و خەڵکی تریش دایانوت نەخێر 300 نییە 400 و کێڵگەکانی بەرەمێنانی نەوت بەرەو 500,000 بەرمیلی ڕۆژانە دەڕوات. ئێستا ڕازی بووە بەمە. ئەم دوو ژمارانە زۆر جیاوازن لە یەکەوە. چەند ساڵە ئێمە گیرۆدەی دۆسیەی نەوتین لەگەڵ بەغداد وەکو هەرێمی کوردستان موچەی موچەخۆران بە بەردەوامی لە قەلەقیا بۆ ئەم مانگەنە ئەم ساڵەنە 57 موچە فەوتاوە. چارەنووسی موچەی مانگی 12 بە یەکجارین مانگی 12 ساڵی پێش هەر نییە و ئەم ساڵ ئەمەتە تا ئێستا نزیکە بینەوە لە 3 مانگ موچە نەدراوە. هەرێم بۆچی پێشتر ئەم گرێبەستەی ناکرد لە کاتێکدا توانای دارایی و بەرەمێنانی نەوتیشی هەبوو؟ هەرێم بۆچی ڕێکەوت چونکە ئەم نەوتەی کە هەیە لەژێر دەسەڵاتی کۆمپانیەکانی خۆیانایەوە ئەو دەسەڵاتی کە لە هەرێمی کوردستانە بڕیاری داوە کە خزمەتی هاوڵاتیان نەکاوە خزمەتی ئەو کۆمپانیانە بکە کە نزیکن لە خۆیەوە خۆی سەرپرشتی و خاوەنددارێتیانەکە و پشکەکانیان خۆیان دیاریان کردووە. نەوت لە سەرەتای بوونی لە کوردستان لە بری خۆشگوزەرانی بۆ وڵاتیانی هەرێمی کوردستان بۆ خاوڵاتیانی کوردستان زەرەر و نەکبەتی و قوڕوەسەری و جینۆساید و ئەنفال و ئەم بابەتانەی بۆ لە سەردەمی ڕژێمی بەعسە لە دوای ساڵی 2014 نەوت وەکو کارتێک کە ئەکرا خۆشگوزەرانی دروستکە و ئەکرا هەرێمی بکردایەتە خاوەن پێگەیەکی سەقامگیری ئابووری زۆر گەورە
چی بەڕێکەوتن لەگەڵ عێراقا چی بەو نەوتەی کە دەریان هێناونیان یعنی 30 میلیارد دۆلاریش خەرزار بووین لەسەری ئەکرا خۆشگوزەرانێک دروست بکرێت کە ئێستا هەرێم خاوەن پێگەیەک بێ بەڕاستی حکوومەتی عێراقی پێویستی بە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام لەژێر ئیدارەدانی ئەم بەرپرسانەی کە دەسەڵاتیان لایە لە هەرێمی کوردستان بینین نەو دەرەهێنن و قەرزارن نەو دەرەهێنن و کۆمپانیا ئەیبان نەو دەرەهێنن و ملکەچەکەن بۆ حکوومەتی عێراقی بۆ موچەی هاوڵاتیان بەڕاستی ئەمە ئیدارەدانە ئیدارێکی زۆر خراپە و ئەوەی کە ئەم دەسەڵاتە دەستی بۆ هەر کارتێک بردووە بە نەوتۆ بە ڕیفراندۆم و بە هەر بابەتێکی ترەوە هەموو شکست بووەوە هەموو شکستی تیا خواردەوە بەڕاستی ئەمانە بۆیە نەیانتوانین ڕێکەون لەگەڵ حکوومەتی عێراقی و بە پێی دەستوری عێراقی لەگەڵ عێراقا ڕێکەون چونکە ئەوەی دەستیان نەکەوێت لە نەوت لە ئێستادا لە کاتێکا ڕێک بکەون لەگەڵ حکوومەتی عێراقیە دەستیان ناکەوێت بۆ کۆمپانیاکان و بۆ خۆیان ئەگەر لەگەڵ حکوومەتی عێراقیە ڕێک بکەون پێویستە ئەو نەوتە ڕادستی حکوومەتی عێراقی و سۆمۆ بکەن بۆی دواتر داهاتەکەی بهێنرێتۆ ناو بودجەی گشتی عێراق و دواتر لە هەرێمی کوردستانە بودجەدا بنرایەوە یاسای بودجە لە پەرلەمانی کوردستان ئەو کاتە لە خۆشگوزەرانی هاوڵاتیانە سەرف بکرایە لە بریەوەی بۆ پشکی کۆمپانیا و کوڕ و کوڕەزا و نەوەکانیان کاکە ئێمە سەیری ئەمانە بکەین دەوڵەمەندبوونێکی زۆر نائاساییان هەیە یعنی کوڕەکانیان خاوەن ملیارەها دۆلارن کە ئەگەر بیان هێنی لەگەڵ کرێکارێکا بەراوردیان بکەی ئەو ئیشەی کە کرێکارێک و کە کەسێکی باوک ئەنفال و کە کوڕە شەهیدێک و کە هەژارێکی ئەم وڵاتە کردوێتی بە باو باپیری ئەمانە نەیان کردووە بەڵام لە سایت زیینی نەوتی ئەم هەرێما ئەبینین ئەمانە بوون بە ملیاردێر و خەڵکی هەرێمی کوردستانیش ڕۆژ لە دوای ڕۆژ فەقیرتر و هەژارتر و داماوترە بن بەڕاستی زۆر ناخۆش و کارە ساتبارە بۆ ئێمە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ ئەوانەی کە خۆیان بەخاون خاکی کوردستان و نەتەوەی کورد و قەزەی کوردی ئەزانن کە ئێمە وا سەرشۆڕ بکرێت قەزەی کوردی لە بەردەم ئافرەتێک یان لە بەردەم بەرپرسێکی عەرەبی شۆڤینیا کە هەموو خەم و هەمەکەی بێتە سەر ئەوەی کە موچەی مانگی 5 بنێرە 6 نەگەرە 5 بنێرە ئەم شەو تا 12 شەو بینێرە تایەک ئەمە زۆر عیبەیە بەڕاستی ئەمە تەنها هۆکارەکەی ئەوەیە بۆ گەیشتین بەم دۆخە لە کاتێکدا هێزی سەربازی باشمانەیە جەنگاوەری باش دژی تیرۆرستان شەڕیان کرد ئیدارەدانمان ئەزمونمان لە عێراقەوە لە پێشەوانەوە هەیە پەرلەمانی کوردستانمان هەبوو وەکەوەی نەکە ئێستانە ئەزمموی دەرێنانی نەوت و کۆمپانیاکان و باڵخانەکان و ئەزمونونەکانی خۆر ئاوا هەمویان لە هەرێمی کوردستان چاویان بڕی بووە ئەم ئەزمونەی و ئێستاش بەرپرسان دەڵێن کە ئەزمونە بازینەوە بەڵام بۆ گەیشتین بەمە ئەمە گرە بەستە نەوتیەکان بوو وای کرد یاخود دەرێنانی نەوت بوو لە کاتێکدا وەکو وتووە ئەم مەتەڵە لای هاوڵاتیان زۆر شاراوەیە بەڕاستی بۆچی ئێمە نەوتە فرۆشین و خەرزارە بین ئەگەر ئێمە بچینەوە بۆ کرۆکی ئەمانە چۆن دروست بوون لەسەر خیانەت یەک لە یەکترکردن پێش ئەنفال و هەروەها بەناوی شۆڕشە جیاوازەکان و کورد کوشتن و ڕۆڵە یەک کوشتن و تەسلیمکردنی ڕۆڵەکانی پارچەکان تر و هەروەها دوای نەوەتویەک ئەگەر بێنەوە ئەمانە بینیمان لەسەر قاز و لەسەر دوکان و لەسەر گومرکی برایم خەلیل و لەسەر ئەوانە 30,000 ڕۆڵەی کوردیان بە کوشدا دواتر پەرلەمانێک دروست کرا لە 92 هەتاکو ساڵی 2005 بە یەک خولات تێپەڕی دوای ئەوەش ئەبینین هەر کاتێک پەرلەمان ئەگەر بێت و یەک تۆس فعالەتی تیا بوو ئەمانە بەهێزی سەربازی دایان خست بۆیە هیچ موسسەیەک لە هەرێمی کوردستانە لەژێر دەسەڵاتی ئەمانە ڕۆڵی کاریگەری خۆی نەبینێ ڕۆڵە یاسایی و ئاسایەکەی خۆی نابینێەوە ئێستا بینین ئێمە دوای دەمانگ لە نزیک دەمانگ نزیک 8 مانگ بۆ دەمانگ لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەبینین هەتا ئێستا ئەمانە ڕێک نەکەوتن پەرلەمانی کوردستان یەکەم کۆبوونەوەی خۆی بکاوە دەستەی سەرۆکایەتەکەی هەڵبژێرێ و ئەمانە لە ساڵی 2014ەوە نەیانتوانیە یاسای بودجە بخەنە ناو پەرلەمانی کوردستانەوە هەر کاتێک پەرلەمانیان بە خەتەر زانی بێ دایان خستیە هەر دەنگێک بۆیان زانی بێ شەفافیت و هاوڵاتیان ئاشناکە بە داهات و سەرۆت و سامانیان گرتویان یاخود کوشتیانە ئەمانە هیچ ئیدارەدانێکی باشیان نەبووە بەداخەوە هێزە سەربازیەکان و هێزی پێشمەرگە و هێزە ئەمنیەکانیش دابەش بوون بەسەر ئەم حزبانەی کە دەستیان کردووە بەسەر سەرۆت و سامانی وڵاتە ئێمە لە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگە و دەستگایەکی ئەمنیە یەکی هەزمانیە وەکو حکوومەتی عێراقی ڕاستە حەشتی شعبیانەیە بەڵام هێزی سەربازی و هێزە عەسکەریەکانی هێزێکە کە تەداخولی ئەم بابەتانە ناکە وەکو سیاسەت و وەکو هەڵبژاردن و وەکو دەستگردن بە کورسی بەرپرسێکۆ لە عێراقا چەندین سەرۆکوەزیر و سەرۆکۆمارە گۆڕێ لە هەرێمی کوردستان ئێمە یەک بنەماڵە دەسەڵاتی قۆرخ کردووە هەموو شتەکان لای خۆیانی حەزەکەم من بابەتە تەواوگەم سەبارەت بە
نرخی بنزین پرسیارەکەی پێشووترت ئەمانە بەس لە فەرقی بنزینی 450 دیناری بۆ 900 دیناری وهروەها لە فەرقی گازە یەکێک لە خاڵە گرنگەکانی لێ تێگەیشتنەکەەوە بوو کە دەسەڵاتداران لە عێراق باڵێ ئەگەر حکوومەتی عێراقی سەرپەرشتی بکردایە و چاودێر بووایە و حکوومەتی عێراقی ئەو 50,000 بەرمیل لەو ڕۆژەوەی ئەم بەناو لێکتێشتنی زاکراویش بەرپرسی حکوومەتی هەرێمی کوردستان بەسەر وەزیرانیشەوە باز لەوە ناکات بڵێ من نرخی بەنزین و جۆرەکانی سوتەمەنی دابەزێنین ئەڵێ ئەو نەوتە وەرەگرین بە ناوی تەسفیەکەین لە ناوخوا ئەیکەینە خزمەت ئەیدەنە هاوڵاتیان بەڵام بەچی نرخێ بەو نرخەی کە ئێستاوان ئەمان حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا منەتیەوە کا بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراقە کە بنزین و نەوتی سپی و گازوایل بۆ هاوڵاتیانی فراهەمەکە لە کاتێکە ئێمە هاوڵاتی و هاوڵاتیان بە نرخی بازرگانی بنزین وەرەگرین و حکوومەتی هەرێمی کوردستان چاوەڕانی خزمەتی لێ ناکرێت چونکە لە ساڵی 2014ەوە نرخی بنزین و گازوایل و سوتەمەنی کرد بە بازرگانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەگەر ڕۆژانە هاوڵاتیەک بای 30,000 بنزین بکاتەوە ئۆتۆمبیلەکەی لە چاو وڵاتێکی عێراقیە 15,000 لێ وەرەگیرێ بۆ بەرپرسانی هەرێم ئێستا دەستیان برد بۆی پشتگیری لە نرخی کارەبایش ڕابگرن و هەروە کارەبایش بکەن قازانجی لە پێناوەخۆن من بۆ خۆم بەم ڕێکەوتیان و بەم بەناولێتێ گەیشتانیان هیچ گەشتبین نیم بەڵاش زۆر سپاس دەکەم دێمە وڵات کاک کەریمعەلی پرسێکی دیکایە کاگیادگارمە لەگەڵ تۆ باسی بکەم بەڕاستی عراق و تورکیا ڕێکەوتنێکی نوێ بۆ گواستنەوەی نەوتی عراق و بۆ بازاڕەکانی جیهان ئەمە پێشاتێکی نوێ لە ئێستادا دەست بە گفتوگۆ کراوە کە ڕێکەوتنێکی نوێ لە نێوان تورکیا و عراق بکرێ پێم خۆشە بزانم چارەنووسی بۆریەکانی نەوتی کوردستان بەکوێگە ئەگەرم ڕێکەوتنە سەر بگرێەوە لە دوایی وەڵامی ئەمە پرسیاری دیکەشمەیە سەبارەت بە ئەو ڕێکەوتنە طبيعي ڕێکەوتنەکە لە ساڵی 1970 کراوە لە ساڵی 75 چۆتە بواری جێبەجێکردنەوە و لە ئەخیر ساڵیشە ئەخیر هەمواریشکە کراوەتەوە لە 2014 بووە درێژ کراوەتەوە بۆ 2 ساڵ لە هەموارەکە بەسێوا کە پێش ساڵێک لە کۆتایی هێنان لایەنەکان ئەتوانن لایەنی بەرامبەر ئاگادارکەنەوە یانەوێ گرێبەستەکە درێژکەنەوە یاخود کۆتایی پێبێت لە مانگی حوتا طبیعی کۆتاییەت ئەوە تا ئێستا ساڵێک پێش ئەوەیە وەزارەتی نەوتی باڵێ بە فەرمانێکی سەرۆکایەتی تورکیا بڕیاریاوە تاکلایەنە کە ئەم گرێبەستانە ئەو گرێبەستەی کە ئیستا هەیە کۆتایی پێبێنێ واتە درێژی داتەوە لە هەمان کاتیشا ئامادەی وتوێژە ئامادەی وتوێژە بۆ گرێبەستێکی نوێ چونکە ئێستا کە دەیڵێ مەرجی نوێی تورکیا بۆ عێراق پەسەند دەکرێت و کاریگەرە سیاسی و ئابوووریەکانیشی پەیوەندیەکانی نێوان عراق و تورکیا بەکوێگەێنێ لە کاتێکدا ئێستا تورکیا بەهۆی ئەوەی کە نەوتی هەرێمی کوردستانی فرۆشتووە لە دادگای نێوژیوانی فەڕەنسا قەرزاری عراقە کە $1.5 ملیار ئەمە خۆتزیینەوەی لەمە یاخود پاکردنەوەی لەمە لەگەڵ عراقدا دەوێت بە جۆرێک بە فۆرمێکی نوێ لەگەڵ عراق گرێ بەست بکاتەوە قازانجی تورکیا لەمە چییە؟ طبیعی یەکێک لە ئەگەرەکان وەکردنەوەکان ئەوەیە کە تورکیا پێزار بوولەوە چونکە سەروپەنتی بڕیارەکە لە کاتی هەڵبژاردننی تورکیا بوو و تورکیا لە بارودۆخێکی ئابووری زۆر سەختە تێپەڕی کە $1.5 ملیار قەرەبووی کەوتە سەر و ئەم قەرەبووەوە ماوەی 27 مانگی شەک دوایەوە ناردە وەستێنراوە عێراق قەرەبوویەکی ترەیە حەقیەوەی کە بۆرەکە بەکار نهاتووە یەکێک لە خوێندنەوەکان ئەوەیە تا ساڵی ئایندە زۆربەی ئەم قەرزانش ئەگەر قەرار بێبیە تورکیا هی نەبێتەوە یان یەخرێتە بری ئەو مدەتەی کە کێڵگەنەوتیەکان بەکار نهاتووە ئەگەر یاخود بڕێکی زۆری ئەکەوێتە ئەوە لەمە لەلایەکی تر تورکیا بەرژەوەندی گەورەی هەیە لەگەڵ عێراقا هێڵی گەشە هەیە کە لە فاوە بەناو عێراقا ڕاتۆچێتە تورکیا و لەوە بۆ ئەوروپا کە هێڵی شەمەنەفەرە هێڵێکی خێرای ڕێگاوبانە بۆ گواستنەوەی غاز و دیسانەوە نەوتیش ئەکرێ پێایە
تورکیا ئەوێ بۆ مەرجانەی کە خۆی ئەوێ و ئەوێ بەرژەوەندەکانی زیاتر لەوێ مسۆگەت کات چونکە ئەو تاریفەی کە وەریەگرت لە بۆریەکە زۆر لەوانەیە زۆر نەبوو بێت چونکە ئەگەر ئەڤریجی یاخود معدلی $400 وەرگین دۆلارێک و 13 سنتی وەرگرتۆ بە پێی زیاد و کەمی ئەو نەوتەی کە بە بۆریەکە ڕۆژتۆ تاریفەکە زیادی کەمی کردو تاکو با بڵێن ڕێژەکەی زیاتر بوو بێ تاریفەکە بۆ بەرمیل یەکەمتر بۆ تا گەشتۆتە 90 سنت بەڵام کەمترین حسێبکەنکاریی کوردستان کردوێتی عێراق $1 سنتی پێەیە لەبەرەوە تورکیا ئاکرێ ئەمەش پیاوەشانەوەی پیاکرێ ئەوێ ڕەبتی کاتەوە با بڵێن بە وزەوە بە هێڵی گەشەوە و بە سەکتەری وزە و نەوتەوە کە پڕێک لەو نەوتە دیسانەوە بۆ تورکیا بەکاربێنرێت و بەسیاری داشکاو ببینێ ئەمانە هەمووی لەوەچێ وەکو پاکێژێکی گەورە تورکیا بێ بە شێوازێکی تر دانوستانی لەگەڵا بکە نەک بەو تێرمە کۆنەی کە لە 1970 و لە 2014 ئەخرجار هەموار کراوە ڕۆڵی کۆمپانیەکانی نەوتی هەرێمی کوردستان چی دەبێت لەم ڕێکەوتنە هەر پراوێز خراون و لە ڕێگەی سۆمەوەی بەرەماتوە بدرێتە عراق و ئەوان مامەڵی پێوە دەکەن یا مامەڵەکە بۆ گیانی کردن یاخود بە بازارکردنی گیانی نەوت لەلایەن هەرێمی کوردستانەوە هیچ نین یاخود ناکرێت لە ناو خاکی تورکیا هەرێمی کوردستان لە چواری 2023 ڕازی بووە کە نەوتەکەی تەسلیم بە سۆمۆ بکە سۆمۆ بە بازاریکە کەواتە خەرچی گواستنەوەشی ئەکەوێتە سەر سۆمۆ ئەو لایەنەیە کە با بڵێن پازاتەکە لەگەڵ بۆ تاشا بۆ گواستنەوەی نەوتەکە و چەندێک وەرەگرێەوە چۆن چۆنیە لەلایەکی تر بڕگەیەکی تری تایە لە یاسای با بڵێن بودجەی عێراقیایی 3 ساڵەکە کە ئەگەر سۆمۆ لی وەرنەگەت یاخود ئەو بۆریە ئامادە نەبوو بۆ هەناردەکردن چارەسەریشی بۆ داناوە کە ئەو بڕەنەوتە بێت تەسلیمی وەزارەتی نەوت بکرێت وەزارەتی نەوت چیلیەکە لە ناوخوا بەکارێنێ بە ئاراستەیەکی تر ئەی بۆ باشوور یاخود دەرچێکی تری بۆ دۆزێتەوە کێشەی کۆمپانیا نەوتەکان و بۆ کێشەی حکوومەت نییە چونکە ئەوەی تەسلیمکردنەکەی لە ئەستۆی کۆمپانیەکان و حکوومەت هەرێمی کوردستانە دوای ئەوە مشۆر خواردن چۆنێتی بە بازارکردن و فرۆشت نێوساخکردنەوەی لە ناوخوایە لە دەروێ ئەوە کێشەی وەزارەتی نەوتی عێراق و کۆمپانیای بازارکردنی عێراق ئەمە دوورخستنەوەی هەرێمی کوردستانیە لەسەر ئەوەی کە بەرپرسان بەردەوام دایانەوە دەرێمی کوردستان ئێستا لەسەر نەخشەی یاخود هێڵی وزەی جیهانیە پراوێزخستنی هەرێمی کوردستان بە تایبەت نییە ینی بەتەکیت ئێستا هەرێمی کوردستان ماوەی 27 مانگە ناتوانێت نەوت هەناردەکەوە بیفرۆشیەوە کڕیارەکانی تەسلیمکەوە ناتوانێت شایستەی کۆمپانیا نەوتیەکان بە بەتەکیت دەسەڵاتەکانی حکوومەت هەرێمی کوردستان تەواو کەم کراوەتەوە با بڵێن دەسەڵاتی حکوومەت هەرێمی کوردستان بەسەر سەکتەری وزا پڕووباڵ کراوە و حکوومەتی فدراڵی ئەوێ زیاتریش پڕووباڵ زۆر باشە قسە باسی زیاتر دەکەم لەگەڵ کاک یادگار کاک کەریمەلی ئەم جۆرە لێک تێگەیشتنە کە ماوەیەکی بۆ دیاری کراوە و کوتمان ماوەی 3 مانگە بە تایبەت کە پرسێک یاخود خاڵێکی تریتە فقرێکی تریتە کە باز دە تەوتینکردنی موچە کە ئەمە مەرجی بەغدادە هەژماری من جێگەی واگرێتەوە یاخود نەخێر ئەم بۆ ئەم 3 مانگە لەوانەیە بتوان ئەم 3 موچەیە لە بەغداد وەربگرن و جارێکی تر کێشەی تر یاخود ئیشکالی لە نێوان هەولێر و بەغدا سەرڵ ماکرێ وڵام من ئەوڵێ بخواستێ مانگیش بڕکام لێک تێگەشتومانە من ئەوەی پاماژە پێدا لە نێوان دەسەڵاتدارانی عێراق و وڵاتیانی هەرێمی کوردستان بوون بە قوربانی و هەردوو لایەن چۆن بڵێ چاوی بەزەوی و چاوی ئەویان نییە لە وڵاتیانی هەرێمی کوردستان چی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان وەکو بوونەوەرێکی جیاواز حکوومەکە لە هەرێمی کوردستانەکە جیاواز بن لە تاکی کوردی چونکە نە چاکسازیەکە لە داهاتی نەوت و داهاتی غاز و هەروەها داهاتی خاڵسوونی و داهاتی ناوخۆ واتە بە سکۆی سێکتەری داهات بەگشتی لە خەرجیە خەرجیەکانیان قارزکەن لە کاب لەسەر تەخمین کرابوو بۆ موچە بەڵام ئەو ئێستا
ئەبینین بۆتە 950 میلیارد 100 میلیارد بەچی زیادی کرد بۆیە دەسەڵاتداری عێراقیش شێوەی دەسەڵات غەدریان لێ بکەن و نەوتەکەیان دیار نێڵن و بوجە و موچەیان پێ نەدەن و هەروەها بێبەشیان بکەن لە بەرەو بنەوتەکان بەڵام لە هەرێمی کوردستانە 90% موچە دێ بەداخە وڵاتیان هەرێمی کوردستان ناتوانن هیچ گوشارێک بکەن کە ئیسۆدێک بەمانە بکەن بۆیە بەم دوو شێوازە دەسەڵاتدارە چی لە عێراق بەرامبەر هەرێمی کوردستان و چی لە هەرێم بەرامبەر هاوڵاتیان هەرێمی کوردستان من بۆ خۆم گەشتبین نیم بەوەی کە هەتا سەر ساڵیش ئەم بەناولێک تێگەیشتنە یاخود ڕێکەوتنە بڕ بکە بۆیە لە هەر ئان و ساتێکا گرفتەکان ئەکرێ دروست بکرێن گرفتەکان کاکە بچووکترین شت ئەکرێ ژێرخانی نەوتیت لە هەرێمی کوردستانە لە 400,000 بەرمیلۆ بێتە سەر 60,000 70,000 بەرمیل نەوت خۆت بڵێ بەهۆی هێرشی درۆنیەوەیە تۆ مووقفێکت نەبێ بەرامبەر بەو لایەنەی کە تو ژێرخانە نەوتیەکەتی 160 دوێران کردە بە قسەی خۆت چی بکات یانی هەرێمی کوردستان لەما چی بکات کاکە هەرێمی چی بکانی مۆقیفەکەی دانەکردنە و ینی ئەکرێت تەنها بەیان ئەیتوانی چیتر بکە من نوکتەیەکەی حەزەکەم بڵێم ئەڵێ کەسێک هەم دەمانچەیەک و هەم ئەڵێ هەم کەسێکە من نوکتەیەک حەزەکەم جوابێ من بدەمەوە ئەڵێ کەسێک هەم قنجێرێکی پێبێ لەگەڵ چەکێکی زۆر پێشکەوتوی زوویشە ئەڵێ کەسێکیش ڕێگرێک ڕێی لێگرێ و ڕێزمە ینی تێر و پڕێ کوتێ و چەک و شتەکەشی ئاڵێن پێڵێن تو چەکێکیش پێ بوو هەروە خنجێرێکیش بۆیە لا دەمەت پێ بکرێ ئەڵێ بەس دوێ نەفسی خۆمم دەرکرد جامەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانیش هەر هەمان بابەت یعنی دوو ژێرخانی نەوتیەکەت خۆ بە قسەی خۆت بڵێ وەڵام لە 400,000 بەرمیل و هاتووەتە 60-70,000 بەرمیل ئەمە ڕاستیە بۆ هەرێمی کوردستان زیان بە کێڵگە نەوتیەکان نەگەیشتووە لایەنێک وای لەم ژێرخانە نەوتیەی من کردووە گەیشتی بێتیش بەو ڕادەیە نییە کە ئەمان باسیەکەن ینی بەو ڕادەیە نییە کە کاگیادگار زۆر جوان ڕوودی کردو بۆ ڕادەیە نییە کە ئەمان 180 بەرهەمێنانت 170 بەرهەمێنانت کەمی کردبێ بۆ ئەمانە ئێستش بە تەنکەر و بەو شێوازەی فرۆشن لەم ڕۆ ئێمە ئەڵێین لە هەر ئان و ساتێکە لە هەر ئان و ساتێکدا ئەگەری هەڵوەشانەوەی ئەم بە ناولێک تێگەشتن و ڕێکەوتنە هەیە وەوە تا ئێستا ئەمڕۆ باە موچەی مانگی 5 بەهاتایە کێ ئەڵێ دێ یعنی ئەگەرنەیە چی ئەبێ و ئەو بەیانی حکوومەتی عێراقی وتی من موچە هەر نانێرم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەدیلیان چییە بۆ ئەم بابەتە ئەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان گوشاریان چییە بۆ سەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بۆیە دەسەڵاتدارێکی بێباک لە بەردەم ئەم بابەتە و هاوڵاتیەکی بەڕاستی نووسوو و هەروەها بێئاگا لە مافەکانی خۆی و برسیکراو و هەڵوێستێکی نییە لە بەرامبەر ئەم دەسەڵاتدارە هەرم شێوازە حکومداریەی لێ بەرهەمێنرێ و ڕێکەوتنەکانیشی نابێتە جێی متمانەی ئەوەی کە ئێستا ئێمە گرنگی بدەین من بڵێم بەڵێ پارتی و یەکێتی یاخود حکوومەت بە ناو حکوومەت ئەوە گرنگیە دەن و نەو تەسلیمەکەن و هەروەها نەو دەدرێ بە ناوخۆ نەخێرەمانە دوو بابەتی زۆر قورسن و ئەگەری تەوتینیش بەڕاستی حکوومەتی عێراقیش دەسەڵاتداران زۆر شەرمنانە باسی ئەماکەن بەڕاستی پێ ئەچێ ڕێکەوتی بێتن لەسەر ئەوەی کە هەژماری مل بەدیل بێ لەم بابەتە چونکە نەیان کردوتە مەرجێکی قورسکە ئەڵێ نەو تەسلیم کا و داهات تەسلیم کا ئێمە موچە ئەنێرین ناڵێ تەوتین نەکا موچە نانێرین باشە بۆیە نەبووەتە مەرجێکی قورس لای دەسەڵاتدارانی حکوومەتی عێراقی وە ئەکرێ ڕازیبوونیەکیش ڕووی دابێەوەی کەوە بە ناوی هەژماری من و ئەمە بکرێ بەڵام بە گشتیەکەی ئەوەیە نە ڕێکەوتنی ئەمانە نە لێک تێگەیشتنیان نەدانیشتنیان نەدانوستانیان نە لێدوانیان نە قسەکردنیان هیچی لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نییە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەوایە بە پێی دەستوری عێراق بە پێی یاسای بوجە بە پێی یاسا کارپێکراوەکانی عێراق ئەو نەوت و غازەی کە دەرەهێنێ ئەو سەرۆت و سامانەی کە هەیە بە شێوازێکی شەفافانە ئیدارە بدرێ بە پێی دەستوری عێراقی کە چەترێکە لە هەرێمی کوردستانە بەداخەوە لە سایەم دەسەڵاتەیە ئەمە نەمانتوانێت تاکو ئێستا خاوەنی دەستورێکیش بین ئێستا دەستوری عێراقی هەیە بەپێی ئەو دەستورە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش هاوشێوەی هاوڵاتیانی دیکەی پارێزگاکانی عێراق خۆشگوزەرانی لە موچە و لە بوجە و لەو بابەتانە ببینن بەڕێزا من حەزەکەم معنیەکەنێک شتەیە من بۆ بەشێک لەم بەرپرسانی لای خۆمان خۆیان هەڵەکێشن بەوەی باشە دواتر دێمەوەلات قسە لە سەرواکەین و بەرپرسانیش خۆیان هەڵە کێشن بیرە نەچێتەوە دوایی بۆمان باسکە کاک یادگار سەدیق گەڵاڵی ئەمەی کە حکوومەتی هەرێم لە ئێستادا ئەیڵێت بۆ جێبەجێکردنی مەرجەکانی بەغداد ئایا بەڕاستی وایە
کێڵگەکان زەرەر و زیانیان پێگەیشتووە توانای بەرەمێنانی نەوتێرەمی کوردستان ئەمەندەیە کە ئێستا 8,000 بەرمیلە و ئەتوانێت لە ڕووی تەکنیکیشەوە کەی ئەم بەرهەمە زیاد بکرێتەوە یاخود بگاتەوە و ڕێژەی کە پێشتر هەبوو و وەگەوەی دەگوترێ بە قاچاغە فرۆشرا بە تەنکەرە فرۆشرا. ئاماژەیەکی خێران پێکرد لە سەرەتا سەبارەت بە زیانەکان کێڵگەی تاوکی کە یاخود ناوچەی گرێبەستی تاوکی کە دوو لە کێڵگە پێکاتۆ فیشخاپور و تاوکی ئەوانە هێرشیان کرایە سەر و یەکێکیان پرۆسەسی بەرەمێنانەکەی تۆزی زیانی پێگەشتەوە ئەو پێتریشیان چەند تەنکیەکی ئەمبارکردنی نەوت و لە سەرسەنگیش تەنکێکی ئەمبارکردن کە توانای 14,000 بەرمیل نەوتی هەیە زیانی پێگەیشتووە و توانای سەرسەنگ پێش ئەوەی هێرشەکەی بکرێتە سەر 30,000 بەرمیلێک و ئێستا 16,000 بەرمیلێک ئینتاجەکە و تاوکیش بە ڕێژەیەک ئینتاجی هەیە. شێخان 45,000 بەرمیل توانای بەرەمێنانی هەیە و ئەتروشیش 35,000 بەرمیل ئینتاجی هەیە ئەو کێڵگانن کە ئەپیکۆر سەرپەرشتیەکە و کێڵگەیەکی ترمان هەیە کە هەند ئۆیل ئیشیتیا کرد کە عین سوفنایە ئەو دەکەوت بۆ بەرەمێنان چونکە بەرهەمی کەم بوو لەبەرەوە زیانەکان زۆر نین بڵێن زیانەکان بە دڵنیایی ئەوە نین کە 8,000 بەرمیل ئێستا ئینتاج کرد 8,000 بەرمیل لە دەرەوەی وەکوتم ئەپیکۆر بەرهەمێنێ ئەوەکانی تر 200,000 بەرمیلەکە ئەتوانن بڵێ نزیک 150,000 بەرمیلی بە ئاسانی ئیستا لە بەرهەمێنانە و بەرهەمیشی تیا هەیە نەوەستاوە و ئەفرۆشرێ ئەمە ئەو خاڵەیە کە ئێمە گومانمانە یعنی هاوڵاتی هەرێمی کوردستان ئەگەڕێمەوە سەرەوە هاوڵاتی هەرێمی کوردستان کرد نییە بەلایەوە لە شکێڵگەیەک بەرهەمێنێ لە شکێڵگەیەک بەرهەم نایەندێ هاوڵاتی هەرێمی کوردستان بۆ تۆ چۆن ڕێ ئەەکەویوە چ مەرجی ڕێکەوتنەکانت چییە هاوڵاتی خزمەتی کردووە ڕۆژانە ئەچێ بۆ دەوام ویەتەوە 90 ڕۆژە نزیکی 90 ڕۆژە موچەی نییە ئەوەی بەلای ئەوە گرنگە موچەکەی وەرگێ من نمونەیەکم هێنایەوە لە چەند کەناڵێکی تریش باسیەوەکەم تۆ گەر کرێکارێک دەبێت ڕۆژانە بێت کار کالای تۆ ئەگەر ئێوارە کرێکەی خۆی نەیکە ئەگەری کەمە سبەینێ بێتەوە ئەگەر سبەینێش هاتەوە تۆ دیسانەوە کرێکەیت نایە ڕۆژی دواتر بە دڵنیایی نایەتەوە چونکە ئامادە نییە ئیش بکات و هیچ وەرنەگرێت چونکە ئەو بژێوی ژیانی لەسەرەوەی هاوڵاتی هەرێمی کوردستانیش سادەترین مافەکانی هەر هاوڵاتیە ئەوەیە کە کار بکات و حەقی کارەکەی خۆی وەرگرە و ئیتر حکوومەت چۆن پەیایەکەوە بە چ ڕێگەیەک ئەیاتێ ئەوە کێشەی ئەو نییە لەسەر چی ئەساسی ڕێ ئەکەوێت لەگەڵ حکوومەتی عێراقا ڕێک ناکەوێت ناچارە ناچار نییە مەجبور نییە ئەوە کێشەی ئەو نییە وڵاتی هەرێمی دەڵێن بامە ڕێکەوتنەکەم هەنوا بێت قوارەی هەرێمی کوردستان لە کیس نەچێ قوارەکە جێی مەترسیە قوارەکە دژمنی زۆرە پەرلەمان تێکە چێ حکوومەت نامێنێ ئەمانەش ئەدرێنەوە بەم ڕۆحیەتە ناسیۆنالیستی بەرپرسان کە ئەکرێم و جاملەیەکیش بێ لە بەرامبەر هاوڵاتیان بە گوێمان ئادرێتەوە ئەمە هەر بەڕاستی وایە ئەگەر ئێمە ڕێکەوتنێکی لەم جۆرە بکەین بۆ خزمەتی هاوڵاتیان و بەرژەوەندی دەسەڵاتدارانی تیانە بێ قوارەکەمانە چێتە مەترسیەوە لە کاتێکدا سەرگۆزیران لە ماوەکانی پێشوە لە چاوپێکەوتنێک گوتی کە نەخێر قوارەی هەرێمی کوردستان جێی مەترسی نییە قوارەیە کە لە دەستورە ڕێگە پێدراوە کەسیش بۆی نیانی دەست بقاتە ناو ئەو دەستورەوە بیشێوێن بەتەکێت ئێمە کاتێکە قوارەی هەرێمی کوردستان بە فەرمی لە دەستوری عێراق جێگیر کرایەنەوتمان چەندێک بەرهەمێنە ئایا پشتمان بەنەوت بەست بوو ساڵی 2005 نەخێر بەرهەمێنانی نەوتمان نەبوو لە 2014 ئەمە کەوتینە بەرهەمێنان کەواتە مانەوە و نەمانەوەی قوارەی هەرێمی کوردستان پەیوەست نییە بەرهەمێنانی نەوت و هەناردەکردنی نەوت و کۆمپانیا نەوتیەکانەوە بە هیچ شێوەیە یعنی ئەگەر قوارەیەک ئەو نە لەرزۆک بێ بە نەمانی داهاتێکی تر نەبێنێ باوەڕ ناکەم شتی وا هەبێ و هیچی واش نییە ئەمە تەنها بۆ بەهانە یەنانەوەیە و باوەڕ کە هاوڵاتی زۆر لە وشارترە ئەو قسانە بکرێتەوە و ئێمە تەجروبەمان کرد یعنی ئێمە تەجروبەی ئابووری سەربەخۆمان کرد ئێمە تەجروبەی هەناردەکردنی نەوتی 600,000 بەرمیلیمان کرد لە 2014 تاکو ئێستا بە بەردەوامی کێشەمان هەبووە بە بەردەوامی کێشەی موچە هەبووە یعنی بەڕاستی من شەرمەکەم یعنی هەر کاتێکی نەبێ ببێ باسی موچە بێ کاتێکە ئەوە نابێ ئەسڵەن باس بێ نابێ ئەوە کێشە بێ هەموو کێشەی خاک و خاک مادەی 140 هەمووی لەبیر کراوە هەموو کێشەکانی هەرێمی کوردستان بەداخەوەڵم ئەم حکوومەتە
وای لێ کردو کە بگەین بەوەی کە تەنها باسی موچەبێ کە ئەبێ ئەوە ئەسڵەن کێشە نەبێ ئەبێ حکوومەت هەرێمی کوردستان وەکو بەڵێ ئەگەر سواڵیشی کردو ئەگەر لە گیرفانی خۆی چونکە بەڕاستی سەرمایه‌داری هەڵتۆقی زۆر هەیە کە بە ملیارەها لە با بڵێن لە سایەی ئەم ئیدارەدانی حکوومەتە دروست بوون ئەبوایە ناویشی نەنایە موچە ناوی بنایە یارمەتی هاوکاری سوزانم منحەیەکی پێبانایە دە هێشتا هاوڵاتەکەی خۆی بەو دەردەی ئێستا بڕۆشتایە لەبەرەوە ئەمەمان تاقی کردووەتەوە هەبووی ئەم ڕێکەوتانەیە ئەمە زای حکوومەت هەرێمی کوردستان ئەگەر بەخۆشی خۆی بۆیان لێ کرد ئەمانە هەمووی ڕێکەوتنی ناچارین بۆیە من ناومناوە پینەوەپەڕۆ چونکە ئیرادەیەکی جددی نییە بۆ ئەوەی کە بەردەوام بێتایە کاک مەریوان ئەوەی کە سوودمەندە لەم بەردەوامی ئەم بارودۆخە ئەو کەسانن کە نەوتی هەرێمی کوردستان نەکردن و ئەو کەسانشی کە نەوتی هەرێمی کوردستان نەکردن دەسەڵاتدارن و کەسی دەسەڵاتداری ئەم حکومڕانەی هەرێمی کوردستانن ڕۆژانە بە $30 نەوت لە بازار هەرزانترە ئەکڕن و بە سعری بازاری جیهانی ئەیفرۆشنەوە و بە سعری زۆر زیاتر بازارکردنەکەمان خراپ کردووە هەرگیز ئەو بازرگانانەی کە سوودمەند بوون و ملیارەها دۆلاریان دروست کردووە لەم بارودۆخەی 15-20 ساڵی ڕابردوو هەرێمی کوردستانە لەم بارودۆخەشە بە فرسەتیان زانی و ئەم بارودۆخەی هەرێمی کوردستانی تێکەوتووە کە نەوتەکەی ناتوانێت بفرۆش ڕاستەوخۆ بێن لێرەشا دیسان ئیستیغلالی ئەو وەزع بکەن و بە فرسەتی بزانن بۆ ئەوەی جارێکی تر با بڵێن ملیارەهاکانیان زیادکەن لەسەر حسابی قوتی ئەو خەڵکە چونکە بەڕاستی ئەو نەوتەی کە هەیە لە ساهاشکای حکوومەت بە حساب اعتیمادی لەسەری بوو هاتەوە لە 20 مانگی ڕابردووە هیچ داهاتێکی نەبوو بە حکوومەت هەرێمی کوردستان چی هاتووە بەتەکید ئەوانن کە سوودمەندی ئەساسی بوون و بە بەردەوامیش ڕێکنەکەوتن لەگەڵ بەغا سوودمەند دەبن تاکو ڕۆژە تەخیرتر بیاوان زیاتر ملیۆن دۆلارەکانیان زیاتر بێت. کاک کەریمعەلی هەمیشە هەرێمی کوردستان شانازی بۆ کرد کە یاسای نەوت و گازیە و دوای ئەوای لێ هات کە لێ هات و لە عێراق ئەم یاسای نەوت و گازە نیە ئەگەر لە جێبەجێکردنی یاسای نەوت و گاز و بڕیاردانی لە یاخود دەنگدانی لە پەرلەمان هەرێم ئەمەی کە ئێستا هەیەی وەکو کێشێک لە نێوان عێراقا زیاترە بە یاخود چارەسەرە بێ ئەم کێشانی کە هەیە. بە دڵنیایەوە بەم مۆفدانە و بەم شێوازە ئیدارەدانە و بەم شخصانەی کە لە هەرێمی کوردستانەیە بەڵە گرفتەکان زۆر گەورەترە بن چونکە یاسای نەوت و غاز یاسایەکە بێ بۆیە خستنی داهاتی نەوت و غاز و تەواوی سەرۆت و سامانی نەوتی و غازی بۆ خۆشگوزرانی وڵاتیانی عێراق بەگشتی و هەموو ناوچەکان. بەڵام ئەمە هەیە لە هەرێمی کوردستانە ئیدارەدانێکی زۆر خراپی نەوتە ئەم ئیدارەدانە نەوتە گەر بتوێت لە یاسای نەوت و غازی عێراقیا جێی بکەیتەوە جێی نابێتەوە لە هیچ یاسا هیچ وڵاتێکا جێی نابێتەوە تۆ ماوەی 10 ساڵ 11 ساڵ نەوت بفرۆشی خۆت بانگەشەی ئەوە بکەی کە لەسەر نەخشەی وزەی جیهانی دەرکەوتووی سەرۆکی هەرێمی ئێستا کە پێشتوو سەرۆکی حکوومەت بوو ئەوی هەر ماڵێک پشکی ئەبێت لە نەوتە لە ساڵی 2014 تو دوای ئەم هەموو فرۆشتنەی ناوت تو ئێستا یعنی بازە بکەی $30 میلیارد قەرز هاتبێتە سەرت و هەروەها ئێستا تو ڕۆژانە 300,000 بەرمیل نەوت دەرکرد لە 2023 لە مانگی 3 بە 2 هاتاکۆ ئێستا تۆ بازەوە بکەی $1.5 میلیارد قەرزی کۆمپانیاکانت لەسەرە. یعنی ئەم شێوازە سیاسەتی نەوت و غازەی لە هەرێمی کوردستانە هەیە بە دڵنیایەوە لە هیچ یاسایەکە جێی نابێتەوە و لە هیچ یاسایەکە جێمە نابێتەوە نەوت دەربێنی و قەرزاربی نەوت دەربێنی و هاوڵاتیانت موچەی نەبێ نەوت دەربێنی و پرۆژەت نەبێ. ئەوە ئێستا من حەزم کرد بازەوەش بکەم بەرپرسانی ئێمە شانازی بەوەکەن بە هەندێک جارکە پرۆژەکەنەوە زەوی نایابی شارەکانیان تاڵان کرد لە هەنێک گۆشە زەوی دراوە بۆ بەرهێن و بۆوانە هەنێک پرۆژەیان پێکەن کەس نازانێت بەچی مەبلەغ و چۆن نەکرێ دێنە شاشە و خۆیان هەڵە کێشن لە عێراق پرۆژە نییە و لە هەرێمی کوردستان پرۆژەیە نەخێر لە عێراق پرۆژەی زۆر ئەکرێ. من بە سەرۆکی حکوومەت و جێگرەکەیشی هەڵێم چوومەتە سەماوە پارێزگای سەماوە کە یەکێکە لە پارێزگاکانی باشووری عێراق پردی وای لێ دروست کراوە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی ببەی سەریان لێشێ چۆن بەسەریا بڕۆن باشە لەسەر داهاتی نەوتی عێراق و داهاتی عێراق کراوە لە کەرکووکۆ لە هەولێر و لە کەرکووکۆ بڕۆ
هەتاکو بەسرە دووسایی هەر شۆفێرێک ڕۆیشت بێت توانێت 200 لەسەری لێ بخڕێ بەبێەوەی نە کامیرەی ڕێگری تیابێ نە چاودێری تیابێ نە هیچی تیابێ نە تاسەیەکی تیابێ هیچ شتێکی تیانە. ئێمە ئەم شارانەی نزیکمانن بۆ نمونە خانەقینە جەلەولایە قەرەتەپەیە جەبارەیە واروەها دووزە کەرکووکە ئەیبینین ڕۆژانە تەنانەت لا دێ دوورە دێسەکانیشیان هەمووی قیر و ئاو کارەبای بۆ ڕۆیشتووە. ئێمەش ناو سنتەری شاخەزاکانمانە ناو سنتەری محافزەکانمانە خەڵک بە ئاوی و بەبێ ڕێگاوبانی و بەبێ کارەبا و بەبێ خزمەتگوزاری ژیانەکات. من حەزەکەم چەند خزمەتگوزارێتر بڵێم بۆ نمونە کەسێک ئەگەر لە دیەکی سەر بەدەسەڵاتی حکوومەتی عێراقیە لە پارێزگاکان بۆ نمونە سنووری خانەقین جەلەولا سنووری خانەقین جەلەولا جەبارە ئەو لە کوێرە دێک شاب لە لادەیەک شابێ مەکینەیەکی ئەنتەری هەبێ مەکینەیەکی جووتکێڵانن. حکوومەت دێ ناوێ نووسێ و ساڵانە سەروی 1000 لتر گازی پێدا بە نرخی پاڵپشتی کرا و بە 400 دینار لتری و هەروەها لە ماوەی ئەم سێمانگەی هاوینە گاز بە خۆڕایە درێ بە مۆلیدەکان و ئەمە سەرڕای ئەوەی نەخۆشخانەکان و هەروەها هەموو سێکتەرە جیاوازەکان هەموو خزمەت گوزارێکی تیاکرێ لا ئێمەش ئێستا بڕۆ تەوارەکان بۆ نمونە حەبێکی سەرێشەی تیانە دەرزیەکی تیانێ نازانم چی شانازیەکەکەن بەم ئیدارەدانەی کە هەیانە لە هەرێمی کوردستان ئەمانە لەگەڵ یەک ڕێک ناکەون پارتیوێکێتی لەگەڵ یەک ڕێک ناکەون حکوومەتێک دروستکەن. لە کۆی چوار نەخۆشخانەی حکومی کە ئەبێ ئەشیعی تەنوریانە بە یاخودەوەی پێوترێ سیتی سکانەکان ئەوەی کە ئەشعی تەنوریە لە کۆی چوار نەخۆشخانە ئێماڕای تا ئێستا یەکدانیان ئیشەکەوش نەخۆشخانەی شارە نەخۆشخانە هیوا کە باشترین خزمەتەکە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و خواروێ عراقیش لە کار کەوتووە. من سوپاسانەکەم قسە زۆرە قسە و باسەکان زۆرە بەڵام کاتەکەمەرەوە نەبوو. سپاس بۆ بەڕێز کەریم عەلی سەرۆکی پێشووی لیژنەی پیشەسازی وزە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و یادگار سدیق گەڵاڵی ماستەر لە بەڕێوەبردننی نەوت و گاز و شارەزا لە گرێبەستە نەوتەکان لە لیسەری بەریتانیاوە لەگەڵم بوون. زۆر سپاس بۆ ئێوە بەخێراتن بۆ زوم. سپاس کە ئێوەش بینەرمان بوون.